سلااو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە بایکۆتی مامۆستایان و گربوونەوەیان بەردەوامەوە پەیتا مامۆستایان دێنە شوێنی گربوونەوەکە لە قەزای ڕەواندز و گربوونەوەکە بەرەو فراوانتر دەڕوا. زۆربەی قوتابخانەکانی قەزای ڕەواندز بایکۆتیان ڕاگەیاندووە و دوانی وەڕۆژ ئەو قوتابخانەی کە دەوامی ئێوارانیان هەیە ئەوانیش بایکۆتیان ڕائەگەێنن و بایکۆت درێژەی هەیە و داوا ئەکەن کەوا حکوومەتی هەرێم بە زووترین کات موچەی مامۆستایان دابین بکەوە ئەوان باستەوەکەن کەوا بەردەوامە بن لە گربوونەوەکانیان و لە بایکۆتەکانیان تاوەکو داواکاری سەرەکی مامۆستایان جێبەجێ ئەکرێتن. من بۆ زانیاری زیاتر و بۆ قسەکردنی زیاتر لەسەر گربوونەوەکە مەلای چەند مامۆستایەک. بەڵام مامۆستا سڵاوت لێبێتن ئێوە داواکاریتان چیەوە چەند قوتابخانەن لەم دەبەرە گربوونەوە؟ بە ناوی خوای گەورم هێرەبان بەخێر بێ سەرچاوە. ئێمە لە گشت قوتابخانەکان نوێنەریان دێرە هەیە، بێ لە قوتابخانەکان نوێنەری تەندروستی لێرە هەیە، نوێنەری کارەبا لێرە، نوێنەری پێشمەرگە لێرە هەیە، نوێنەری گشت چینوێ چێژەکان لێرە هەیە. داواکارین لە حکوومەتی هەرێم بە زووترین کات پاشەکەوتی سەر موچەکان هەمووی هەڵگری. ئێستا هیچ قەیرانێک لە گۆڕێدانیا شەڕی دژی داعش نەماوە. هەموو ئەو پارەی کە هەیە بەشی هەمووی توێژەکانەکە بەشی هەموو فەرمانبەرانەکە بەبێ پاشەکەوت. بۆیە داواکاری لە حکوومەت کە چیدی دزی لە خەڵک نەکات، دزی لە فەرمانبەران نەکا، چیدی کە بە ناوی پاشەکەوێت مافی فەرمانبەران نەخوا. هیوادارین مامۆستایان بەردەوام بن بۆ ڕۆژەکانی داهاتوش، بایکۆت بەردەوام بی. دەنجی ناڕازی خۆمان ئەخەینە پاڵ، دەنجی ناڕازی گشت فەرمانبەران و مامۆستایان و تەندروستکارانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس. بەڵێت مەلای مامۆستایشتر مامۆستا تۆ ئەمڕۆ بەشداریم گربوونەوەیت کردیە، داواکاری ئێوە چین و تاکەی بایکۆتەکانتان بەردەوامە بێ هەر ئەمڕۆ یاخود ڕۆژانی دواتریش لە گربوونەوە بەردەوامە بن؟ بەلای خوای گەورە وڵای ئینشاڵڵا بایکۆت بەردەوامە بی. داواکاریەکان بەڕاستی سادەترین داواکارینە. هەر یەکی لە ئێمە داوای مافی خۆی کاتن 27 ساڵەکە کە ئەو حکومەتە حکومە کاتن کە ئینسان نەتوانی یعنی حکومەتێک نەتوانی ملەتی خۆی بەڕێ باتن چ حکومەتێکە. بەڕاستی عیبە لەوە حکومەتە حەقە واز بینیتن دەستە کار هەگری کاکە. ئەگەر من مامۆستایەتی پێ نەکرێت دەستە کار هەرەگرن بەسە تاکەنجی یعنی ملەت هەموو پڕ بووە، ملەت هەموو گەستە بەنێ قاقای یعنی داوا لە حکومەتێکین کە بەخۆی دابستەوە. ئەگەر بەخۆی دانستەوە بەڕاستی ناڕزایەکان زیادە بی. ئەمە نانەوێ بەڕاستی کوردستانمان تێک بچێ. ماتینە داوای مافی سەرەتایی خۆمانەکەین کە موچەیە یعنی بەخۆ وعدیاندایە کە موچەی دەرە خەڵکی وعدەکان لۆ بەجێ ناگەین. پێم خۆشە وعدەکان بەجێ ناگەن. بەڕاستی ئەوانە منافقن بەسەراحەت. سپاس. ئەڵێ زۆر سپاس. ئەچمەلای مامۆستایشتر مامۆستا تۆ داواکاریت هەیە ئەڵێ گەڕانەوەی مافەکان ڕواندزەوە دەگوازینەوە بۆ شاری سلێمانی. لە شاری سلێمانی بە فراوانی خۆپیشاندانەکان بڕێواچێ بە دەیان هەزار مامۆستا و فەرمانبەر و تەندروستکار ڕژاونەتە سەر شەقامەکان و دەنجی ناڕزاییان هەڵبڕیوە لەگەڵ جەلال محەممەد و ئاپۆڕایی فەرمانبەرانی ناڕاستی گفتوگۆەکەین. جەلال سڵاوت لێبێ. خۆپیشاندانەکان ئێستا لەکوێ وەستاون و داواکاریەکان لە چ سەقفێکە خۆیان نەبینەوە؟